کاری وێنەکێشان چەندین کەرەستە و بابەتی جیاواز هەیە کە هونەرمەندان بە شێوەیەکی گشتی ئەتوانن بەکاری بێن. لە ئێستایەکێک لە گەنجەکانی شاری هەولێر بە ناوی کارزان عومەرەوە دیارە بەڕێزیان دەرچووی کۆلێژی بە بڵێن زمانی ئینگلیزین، بەڵام کۆلێژی زمان بەشی ئینگلیزی، بەڵام لەگەڵمان شاتوانن بە شێوازێکی جیاوازتر لە بەشێک لە هونەرمەندانی تر ئەویش بە سپرا و ئاگر ئەتوانن چەندین کاری جیاواز و ناوازە دروست بکەن. لەمبارەوە بێگومان هەواڵێک حازرە و ئامادەیە پێکەوە بینەری بین فەرموو. کارزان عومەر گەنجێکی دانیشتووی شاری هەولێرە دەرچی بەشی زمانی ئینگلیزیە، ماوەی 10 ساڵە سەرقاڵی هونەری وێنەکێشان و بە سپرا و ئاگر کە تەکنیکی جیاوازەوە نوێ بەکاری دێنێت. لە ماوەی 1 بۆ 20 خولەکدا تابلۆیەکی جوان و سەرنجاکێش دروستەکە. وەک خۆشی دەڵێت ئەو کاری من ئێستا بۆت بە مۆدێل و خواستێکی زۆری لەسەر و گەیشتۆتە ئاسێک کە هاوڵاتیان دەکەن بە دیاری بۆ دۆست و خۆشەویستانیان یەبن. خۆشبەختانە توانیم داهێنانێکی هونەری لە بواری هونەری وێنەکێشان بێنمە ئاراوە، ئەویش هونەری تابلۆی سپرا بوو، یاخود دەتوانین بڵین نمایش و تابلۆی سپرا، چونکە دوو بابەتی جیاوازن. لە ئێستادا ئەزمموی 10 ساڵ کارکردنم تێیدا هەیە. خۆشبەختانە ئەزممونێکی باش بوو و لە نێو میدیانی خۆی جیانەکاندا دەنگدانەوەی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. لە هەمووی گرنگی ترکەوە من پێی زۆر دڵخۆشم بردننی یەکێک لە تابلۆکانم بووە لە ڕێگای میوانداریکردنی پاپای ڤاتیکان کە بە تابلۆکەم کاریگەر بوو و تەنانەت لەگەڵ خۆی بردی و ئێستا لە مۆزەخانەی گەورەی ڤاتیکان دانراوە. وەکو گەنجێکی کورد زۆر جێگای شانازی و دڵخۆشیمە و خواستێکی هێزگار زۆری تابلۆکانم لە ڕێگەی بینەرانی کارەکانم هەیە، وەکو مۆدێکی جیاوازتر خۆی لەوە دەبینێتەوە کەوا ئێستا لە نێوان خۆشەویستەکان یاخود لە نێوان ئەو کەسانێکەوە دەیکەنە دیاری بۆ یەکتری خواست لەسەر تابلۆکانم بە شێوازێکی بەرچاو بوونی هەیە و ئەزمموی 10 ساڵ کارکردنم وای کردووە جیاوازیەکی تەواو دروست بکات وە کۆمەڵێک کەرستە و تایبەتمەندی خۆی هەیە هونەری تابلۆی سپرا. یەکێک لەوانە دەبینی شوۆیەکی جیاواز، ئاگری جیاواز وا لە بینێرەکانم دەکات کەواشتی بینینیان گۆشەنیگای جیاوازیان لە تابلۆکانمدا وە کۆمەڵێک با بڵێن ئاگر، هەروە جوڵەی ڕۆژنامە و لە هەمووی کاریگەرتر ئەوەیە کەوا نازانم چی دەکەم لە خولەکێک تاوەکو 20 خولەک کات لە تابلۆی سپرا بە تایبەتی لەو ستایلێ من گرنگی تەواوی خۆی هەیە، دەتوانم لە خولەکێک تاوەکو 20 خولەک تابلۆیەکی لەو شێوەیە بێنینە.